بەڵە دیارە شێوە ڕابردوو دوو کەس تەرمی دوو کەس گەیاندرا نەخۆشخانەی گشتی ڕانیە کە لە کاتێکدا ئەم دوو کەسە بەداخەوە کە کرێکار بوون و لە کاتی کارکردن لەسەر بینایەکی سنهۆمیدا کاریان کردو بەڵام بەهۆی ئەو کێشەی کە لە ئەو ئەسکەلەی کەواتە پێی چوونە سەر بینای سنهۆمەکە تەلێکی پێوە بۆ پساو لەو کاتەشدا ئەم دوو کەسە بەربوونەتەوە و ئەسکەلەکەش کەوتە بەسەریاندا بەداخەوە بەم هۆی گیانیان لەدەستداوە و تەرمەکانیان دوای ئەوەی کە لە پزیشکی دادوەری ڕێکاری یاسایان بۆ کرا و ڕادست کە سوکارەکانیان کرایەوە ئەم دوو کرێکارە یەکێک لەم دوو کرێکارە بەڕسمی لە کۆمپانیا گارێکس کار دەکات و دوای ئەوەش کە دۆسی لێکۆڵنەوە لەن هێزەکانمان بۆی کرایەوە مەلفی لێکۆڵنەوە بۆ کراوەتەوە و بڕیاری دادوەر وەرگیرا لەسەر ئەم دۆسیەوە تا لەسەر ئەم کێشەیە و سێ کەس بە پێی مادەی 411 لە یاسای سادانی عراقی لە ئێستادا ڕاگیران و لێکۆڵنەوە لەگەڵیاندا بەردەوامە لە کاتێکدا ئەم دوو کەسە کە کرێکارن تەمەنیان لە سەروی 18 ساڵە گەنجن لە بینی 20 بۆ 25 ساڵ دەبن و دانیشتی شاری ڕانیان